ڕێزی سڵاو بۆیەوە بینەران و گوێگرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵا لەگەڵتاندام بۆ پێشکەشکردنی گەشتەوەڵەکانی سەر لە بەیانی ڕۆژی پێنجشەمە. سەرتاش بە سەردێڕی چەند هەواڵێکی دەست پێ دەکەین. دەست بە سەرکرانی سێ هاوڵاتی لە کوردستان. ماترسی سەپاندنی حکمی سێدارا بەسەر هاوڵاتیکی دەست بە سەرکراوی خەڵکی شاری جوانڕۆ. پشتیوانی چڕی هاوڵاتیانی باشووری کوردستان لە ڕۆژئاوای کوردستان. بەردەوامی پشڕانی هێڵی ئینتەرنێتی نێودەوڵەتی لە ئێران و میلیتاریزەکرانی شارەکان و بەردەوامی میلیتاریزەکرانی شارەکانی ئێران. دەست بە سەرکرانی سێ هاوڵاتی لە کوردستان. لە ڕۆژانی ڕابردوودا سێ هاوڵاتی خەڵکی شارەکانی شنە و بۆکان لەلایەن هێزە ئەمنیەکانی ڕژێمەوە دەست بەسەر وە هێشتا چارەنووسیان دیار نییە. بەپێی راپۆرتەکان ڕۆژی شەمە 27 بەفرانباری 1404 هەتاوی دوو هاوڵاتی خەڵکی شاری بۆکان بە ناوەکانی سلێمان کەریمی و فایاق عەبدوڵڵازادە لەلایەن هێزەکانی ئیدارەی ئیتلاعاتی ڕژێمەوە دەست بەسەر و ڕەوانەی گرتوخانەکانیەوە ناوەندە کراون. هەروەها ڕۆژی سێشەمە 30 بەفرانبار شارۆمەندێکی دیکەی خەڵکی شاری شنۆ بە ناوی بەهمان ڕەسووڵیان بە بێ بەڵگەی قەزایە و بە توند و تیژەوە دەست بەسەر کراوە و شایانی باسیشە سەرڕای تێپەڕبوونی چەندین ڕۆژ لە دەست بە سەرکرانی ئەو سێ هاوڵاتیە هێشتا لە مافی پەیوەندیگرتن لەگەڵ بنەماڵەکانیان و دەستڕاگەیشتن بە پارێزەر بێبەش کراون. ئازادی کاتی دوو هاوڵاتی دەست بە سەرکراوی خەڵکی شاری بۆکان بە دانانی بارەمتە. بەوتەی سەرچاوەکانی هەواڵ دوو هاوڵاتی دەست بە سەرکراوی خەڵکی شاری بۆکان بە ناوەکانی محەممەد ئیسماعیلی و ئەحمەد زەرەنگ با دانانی بارەمتە بە شێوازێکی کاتی ئازاد کراون. بە پێی راپۆرتی ڕێکخراوەکانی مافی مرۆڤ ئەو دوو شارۆمەندە ڕێکەوتی 14 سەرماوەزی ئەمساڵ بە هێرشی هێزەکانی ئیتلاعاتی سپای ڕژێم بۆ سەر ماڵەکانیان دەست بەسەر کراون و وەڕەوانی گرتوخانەکانی و ناوەندە کراون. جێگای ئاماژەیە سەرڕای چەندین جار بەردواداچوونی بنەماڵەکانیشیان لەسەر دۆخی تەندروستی و شوێنی ڕاگررتنیان تا کاتی ئازادکردنیان. زانیاریەک سەربارەت بە ئەو دوو دەست بەسەرکراوە لە بەردەستدانە بوو. هێرشی پەهبادی ڕژێمی کۆماری ئیسلامی بۆ سەر بنکە و بارەگاکانی پارتی ئازادی کوردستان. بە پێی راپۆرتی گەیشتوو و بە پێی هەواڵەکان هێرشی پەهبادی ڕژێمی کۆماری ئیسلامی بۆ سەر بنکە و بارەگەکانی پارتی ئازادی کوردستان لە نزیک شاری هەولێر کراوە کە پێشمەرگەیەک تێیدا گیانی بەخت کردووە. بە پێی راپۆرتی گەیشتوو لەلایەن میلیشیەکانی ڕژێمی کۆماری ئیسلامیەوە ئەم هێرشە کراوەتە سەر بارەگاکانی ئەو حیزبە کە بەهۆیەوە پێشمەرگەیەک بەناوی مزەفەر محەممەد زاتە گیانی بەخت کردووە و لانی کەمیش پێشمەرگەیەکی دیکە بریندار و ڕەوانەی نەخۆشخانە کرابوو. و شایانی باسە تا کاتیدا ڕشنی ئەم هەواڵە ڕژێمی کۆماری ئیسلامی سەبارەت بەم هێرشە هیچ ڕوونکردنەوەی گیان ڕاگەاندنێکی بڵاو نەکردوێتەوە. ماترسی سەپاندنی حکمی سێدارە بەسەر هاوڵاتیکی دەست بە سەرکراوی خەڵکی شاری جوانڕۆ. بە پێی راپۆرتەکان هاوڵاتیکی خەڵکی شاری جوانڕۆ و دانیشتووی شاری ڕامسەر سەر بە پارێزگای مازەندەران لەلایەن دەستگای قەزای ڕژیم و مەترسی سەپاندنی حکمی سێدارەی لەسەرە. بە وتەی سەرچاوەکانی هەواڵیش ئەو هاوڵاتیە بە ناوی سەلاح یوسفی پاش دوو جار دەست بە سەرکردنی لە ڕەوتی ناڕزایەتیەکانی خەڵکدا لەلایەن دەستگای قەزای ڕژیمەوە تۆمەتی مەحارەبە لە ڕێگەی هاوکاری لەگەڵ ناوەندە ئەمنیەکانی ئیسرائیل و ئەمریکای بەسەردا سەپێنراوە. شایانی باسە بنەماڵێ و دەست بەسەرکراوە بە تەنیا بە شێوازێکی زارەکی لەلایەن هێزە ئەمنیەکانەوە ئەم بابەتیان پێڕاگەیەنراوە و هێشتا ڕوونکردنەوەیەکی فەرمیش سەبارەت بە دۆسیەکەی و شارۆمەندە بڵاو نەکراوەتەوە. پشتیوانی چڕی هاوڵاتیانی باشووری کوردستان لە ڕۆژئاوای کوردستان. بە پێی راپۆرتەکان هاوڵاتیانی خەڵکی باشووری کوردستان بەناردنی چەندین کاروان لە کەسانی خۆبەخش و بەرپایی چەندین ڕێپێوان لە شارە جیاوازەکان جەختیان لەسەر پاراستنی ڕۆژئاوای کوردستان کردوێتەوە. بە پێی وێنانی کە بە دەستمان گەیشتون کۆمەڵێکی زۆر لە هاوڵاتیانی خۆبەخشی باشووری کوردستان لە ماوەی دوور سێ ڕۆژی ڕابردوودا گەیشتون بە ڕۆژئاوای کوردستان و بەشداری شەڕی پاراستن بوون. شایانی باسە هەروەها لە ڕۆژانی ڕابردوو کۆمەڵێکی زۆر لە حیزب و لایەنە سیاسیەکانی هەر چوار پارچەی کوردستان پشتیوانیان لە خەڵکی ڕۆژئاوای کوردستان کردووە و تەنانەت هەندێکیان هێزی زۆریان ڕەوانە و هێشتاش ئەم پرۆسەیە هەر بەردەوامە. هەروەها لە شارەکانی سلێمانی، دەهۆک، ڕانیا، هەولێر و بەگشتی هەرێمی کوردستان چەندین شاری دیکەش بە پەرپایی چەندین ڕێپێوان و تەنانەت هێنانە خوارەوەی ئاڵای تورکیا بە توندی ئیدانەی پشتیوانی
ڕژێمی تورکیا لە چەکدارانی سەر بە حکوومەتی کاتی سووریایان کردووە. بەردەوامی پچڕانی هێڵی ئینتەرنێتی نێودەوڵەتی لە ئێران و میلیتاریزەکرانی شارەکان بەپێی راپۆرتەکان بۆ ماوەی زیاتر لە 300 کات ژمێرە کە هێڵی ئینتەرنێتی نێودەوڵەتی لەسەر هاوڵاتیانی کوردستان و ئێران داخراوە و هەروەها هێشتا کەشێکی توندێمنی لە شارەکان حاکم کراوە. راپۆرتەکان ئاماژە بەوە دەکەن کە بەهۆی داخرانی ئینتەرنێت لە شارەکانی کوردستان و ئێران خەڵک زۆرتر لە مانگەکانی پێشووتر تووشی کێشەی ئابووری و مەعیشەتی بوون. بەوتەی سەرچاوەگادارەکان هێشتا لە زۆربەی شارەکان مانگرتنی دوکانداران بەردەوامە، بەڵام لە هەندێک شوێن بەهۆی گوشارەکانی هێزە ئەمنیەکانی ڕژێم دوکانەکان بۆ ماوەیەکی کورت و سنووردار دەکرێنەوە. هەروەها جێگای ئاماژەشە بەرپرسان و ناوەندەکانی ڕژێم بە مەبەستی تێکدانی بیر و ڕای هاوڵاتیانی دەرەوەی وڵات و جێبەجێکردنی کارەکانیان ئینتەرنێتی سپی بەکاردەهێنن. بەردەوامی هەڵمەتی سێشەمەکانی نا بۆ سێدارە بەپێی هەواڵی گەیشت و سەرڕای هەموو گوشارەکانی ڕژێمی کۆماری ئیسلامی هێشتا هەڵمەتی سێشەمەکانی نا بۆ سێدارە لە 56 زندانی ئێران و کوردستان بەردەوامە. بانکراوانی بەشدار بوویەوە هەڵمەتە بە بڵاوکردنەوەی بەیاننامەیەک سەرڕای ئیدانەی سەرکوتی هاوڵاتیان لە ڕۆژانی ڕابردوودا سەبارەت بە لە سێداردانی بەرفراوانی هاوڵاتیان لە ڕۆژانی داهاتوودا هۆشداریان داوە و جەختیان لەسەرەوەش کردوێتەوە کە ڕژێمی کۆماری ئیسلامی دەیەوێت بە بەرزکردنەوەی ڕێژەی لە سێدارەدانی هاوڵاتیان دەنگی ناڕزایەتی لە ئێران ببڕێت و هەروەها بەردەوامی بەدەسەڵاتی خۆی بدات. لە بەردەوامی بەیاننامەکەشدا جەخت لەسەرەوە کراوەتەوە کە تا کاتی وەدیهاتنی داخوازیەکانیان یانخود هەڵوەشانەوەی حکمی سێدارەی هەموو بەندکراوان و هەروەها ئازادی دەستبەجێی هەموو زندانیانی سیاسی و عەقیدەتی بەردەوام ئەبن لە مانگرتن و ناڕزایەتی دژ بە کۆماری جەنایەتکاری ئیسلامی. دوایین هەوڵ بەردەوامی میلیتاریزەکرانی شارەکانی ئێران بەپێی راپۆرتی گەیشتووە ڕژێمی کۆماری ئیسلامی سەرڕای داخستنی هێڵی ئینتەرنێت هێشتا بەناردنی هێزی نوێ و جێگیرکردنی کۆمەڵێکی زۆر کەرەستەی سەربازی لە شارە جیاوازەکان هەوڵی کوژانەوەی بڵێسەی ناڕزایەتیەکانی خەڵکەدات. بەوتەی سەرچاوە خۆجێیەکانیش لە شارەکانی تاران، تەورێز، عێراق، ئیسفەهان و چەندین شاری دیکەی ئێران هێزە سەرکوتگەرەکانی ڕژێمی کۆماری ئیسلامی بە کەرەستێکی سەربازی زۆرەوە مانۆر ئەدەن و هەروەها گوشارێکی زۆریان خستۆتە سەر دانیشتوانی ئەو شارانە. هەروەها بە پێی وێنانی کە بەدەستمان گەیشتون هێزەکانی ڕژێم بە دانانی دەیان خاڵی پشکنین هێرش بۆ سەر ماڵەکان و هەروەها دەست بە سەرکرانی هاوڵاتیان هەوڵەدەن لە ڕێگەی ترساندنی خەڵکەوە کۆتایی بە ناڕزایەتیەکانیان بهێنن. بەڵێ بینەران و گوێگرانی خۆشەویست گەشتی هەوڵەکانم پێشکەشکردن کات و ساتێکی خۆش بۆ هەموو لایەک.